حەڵاڵ و زوڵاڵ لێشیان بدزی حەڵاڵت چکە مافی خۆت چاکیشت کردو کە معاشەکەی نیوەی داوتە بە بەرتیل بە ڕەشوە بەوان ڕەشوەیە ئیشەکە بەڵام بۆ تۆ بە ڕەشوە حساب ناکرێت لەسەر ئەو کەسەی کە وەریگرتو من داواشم لەوێ هەرچی کەسێک کە پێشمەرگەی ئاسایشە هەر کەسە لەو سلکی ئەو تاغوتانە ئیشەکە برا نیوەی معاشەکەتی بدەرێ و خۆتی لێ قوتارک هەر ئەو مەسئولی ڕاستە خۆ لەگەڵتایە تەواو تۆ 500 دلار وەرەگری کاک ئەمە 250 دلار حەڵاڵ زوڵال بۆ خۆت بە ڕەشوە یاخوا بیدەی بە دەرمان بۆ خۆت من 250 تر وەرەگرم قەنەعاتیشە 250 هەبێ یا لەگەڵ یا ئیشی ترەکەی توتەوە ئەکەویتە ئیشێکی حەڵال ئەم 250 حەڵاڵ و زوڵاڵی خۆتە کە لەوانەوە وەریەگری ئیتر حیزبیت ئاسایشیت پێشمەرگایەتی هەرچی شتێکە مهمە وازت لیان هێناوە دوورکەوتووە لیان ئەنجا کە پارەکەشت ئەدەنێ پارەکە حەڵاڵە بەخۆت چونکە هەروتم مافی هەموو کەسێکی نیشتیمانی کوردستان دانیشتووی ئەوێ مافی لەسەر ئەم دوو تاغوتە کوردی هەیە کە لەو بەیتولمال و نەوت و زەریبانێکە وەریەگرن ڕاتبی ئەم خەڵکی لێ بدەن ڕاتبە خانووە پێداویستەکانی ئەمان و ژیان و تەندروستی و هەموو شتێک خوێندنیان و هەمووی لەسەر ئەمانە واجبە هەر وەکو کە نوێش فەرزە لەسەر مسلمان بەس ئەمانە دز و جەردە و خراپەکارن دزیویان لەبەر لێشیان بدزنەوە حەڵاڵ و زوڵاڵ ڕاتوەکەت بۆت کرا 200 دلاری بدەرێ بە ڕەشوە 300ەکەی تری خۆت بی نیوەی با بۆ ئەو بێ نیوەکەی تری بۆ خۆت حریص بە لەسەر ئەوەی دینەکەت بپارێزی چێڵەکە تۆ چیتەوە لە دەوامان نامریت خوا لە دەواما بمری دوایی لە قیامەتە کە زیندۆبی تۆ بڕنەوەکەت پێ حرەسی چی وڵا حرەسی پەرلەمانی پارتیم ئێتخوا حرەسی دینەکەی خواوی باشترە حرەسی پارتی وێچێتی و مافیا گەندەڵەکانی کوردستان بی کوڕە برا ئینسان لە ئینسانیەتەکەوێ لەگەڵ ئەمانەیە من پێم سەیرە هەتاکو ئێستا خەڵکێک هەبێ خۆی نەدۆزیوە تۆ کە ئینسانە ئینسانیەتی خۆتان بپارێزن ئەمما ئەوەی کە دیندارە برا بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم تەبەڕا لە پارتی وێچێتیش نەکەی دینت نییە نەک لەوەی لەگەڵیان نابی ئەو کەسانی لەگەڵیان و غەیری ئەم قساناکەن یا ئازاد نین ژێردەستەی ئەوانن ئەترسن لێیان یا مەسلحەتیان لەگەڵیان نەڕوە یا ناوێرن پێت بڵێن ئەڵەنەوە کامە مخابرات بێ بەخوا قسەکەمانی تەزجیل لە کاوی گێنێتەوە ئەوانیش لەو بڕایم لە دەرەوە بوون ئەم قسەی منیانە کردو چکە دلیلەکانی شەرع خۆریەک دلیلە برا 20 ئاەت لەسەر وەلا ئوبەڕا هەیە خۆم 20 ئاەتە کابرای مەدخەلی بۆچی خستوێتی کەنارەوە ئەگەر لە دەرەوە بێ و ئازاد بێ و حڕ بێ بۆ خۆیوانەی خۆی بخوێنێتەوە وەکو کە ڕەحەنەفیەک نەڕوا بە دوای شێخی تەریقەکەی خۆیان زەرجە لە خۆی بدا ئەمەش وای لە خۆی کردو زەرجی خەلیفە حەفتەر لە خۆیدا لە لیبی وازی لێبێنەوە معاشەکەشت حەڵاڵەوە کە وەریەگرێ و تری نیوەکەیان بدەرێ باش